ئامانج لە ئەم ئێوارەخوان و ئیفتارانەکەوە هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەنجامی دەدەین بە حەقەت ئەوەیەکەوە ئەو برایانە کە مودەیەک ناوبەناو بەهۆی سەرقاڵی ئیش و کار و کەسابەتیانەوە دوورن لە یەکەوە یەکتر لێرا کە ئەبین و بەڕاستی جێگەی خۆشحاڵی هەمولایەکە و هەروەها بە حەقەت گوڕوتینێک بە کاری پرۆژەی ئیسلامیە و ئەمڕۆ لە چەمچەماڵ لە خوانێکی قەشەنگ و خەنجیلانەیە ئیفتارێک واتە خوانێک سازکرا بۆ پێشمەرگەدەرینەکانی کۆمەڵی ئیسلامی بەتایبەت لەم سنوورەیە. چەمچەماڵ خۆی نەکەو بوون و بەرامێکی تایبەتی هەیە لە بەرخودان لە شۆڕش لە خەبات لە بانگەواست لە عیلم و لە زانست و زانیاری. کۆمەڵی ئیسلامیش ئەو پشکەی لە چەمچەماڵ بەرکەوتووەکە شێرە کوڕەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە بازویان لێ هەڵماڵیوە خاوەنی خەبات بوون و خوێنیان ڕشتووە و زەحمەتی زۆریان کێشاوە شەونوخنی زۆریان چەشتووە مەشهور بوون لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامی بەو وەسفانی کە باسم کرد بۆیە ئێمە ئەمڕۆ لە خزمەتیان نابووین.